گروپی چاوی دەریا کە ڕێکخراوێکی خێرخوازی ئەڵمانیا 800 کۆچبەری لە دەریای ناوەڕاست ڕزگار کرد و گەیاندرانە دوورگەی سیسیلی ئیتالیا. لە نێو ئەو ژمارەیەشدا نزیکەی 160 منداڵی خواردەمەند 4 ساڵ هەبوون، زۆربەی کۆچبەرەکانیش خەڵکی وڵاتەکانی ڕۆژهەڵاتی ئەفریقا، میسر و مەغرب بوون. نزیکەی 170 هەرزەکار لە کەشتێکەدان. جارێ نازانین چەندیان تەنیا و بەبێ خێزان هاتوون، چەندیان لەگەڵ خێزانەکانن. هەمیشە لە نێو شەپۆلی کۆچبەراندا کەسانێ هەن کە هێشتا منداڵن و یاسا نایانگرێتەوە. بەراورد بە ساڵی ڕابردوو ئەمساڵ ژمارەی ئەو کۆچبەرانی دەیانەوێت بە دەریای ناوەڕاستدا بۆ ئەوروپا بپەڕنەوە بۆ 54,000 کەس زیادی کردووە. ئەمساڵ بەراورد بە ساڵی ڕابردوو ژمارەی هەرزەکارانی کۆچبەر زیاترە کە ژمارەیان 7,800 کەسە. ساڵی ڕابردوو 4,600 کەس بوو. هەروەها ئاماژەمان بە بەرزبوونەوەی ژمارەی کچانی گەنج کردووە وە ژمارەیەکی زۆر منداڵی بچووک هەن. بەراورد بە ساڵانی 2014 تا 2017 ژمارەی ئەو کۆچبەرانی لە ڕێگەی دەریای ناوەڕاستەوە دەگەنە ئەوروپا کەمی کردووە. ئەو کات ساڵانە 120,000 تا 180,000 کۆچبەر لە ڕێگەی دەریای ناوەڕاستەوە خۆیان دەگەیاندە کیشوەری ئەوروپا.